لە پاشەکەوتەوە بۆ بڕینی موچە بۆ ڕاگررتنی پلەی بۆ ڕاگررتنی بەرزکردنەوەی پلە تەرفیع هەتاوەکو ڕوبەڕووبوونەوەی تەوتین نایانێش تەوتینەکەش بکرێ تا فەرزکردنی هەژماری من ئەنجا ئێستاش نەبوونی موچە بە وەزعەشەوە ئێستاش ئیتیفاقیەکی درۆینە کە بۆ 2-3 مانگە دەشبینن پار ساڵ پێش هەڵمەتی هەڵبژاردنەکەرنی کوردستان 2-3 مانگ موچە چاکرا هەموو لە بیرمانە 1-2 مانگ بەبێ مشکی لە موچەیاندا هەر کە هەڵبژاردن تەواو بوو موچە نەما ئێستاش ئیتیفاقیەکی درۆینە کراوە هاکە ئینتیخابات کراو دا نەتیجەکەی دوای ئینتیخابات هێمەیەک دەبینینەوە ئەگەر ڕازگۆ بوون لەو ئیتیفاقیان ئەگەر گرفتی موچە حەل بوو و دڵنیابن حەل نابێت چونکە نایانەوێ حەل بێت چونکە نایانەوێت داهات تەسلیم بکەن چونکە ئەوان ئەو داهاتیان پێویستە بۆ ئینتیخاباتیان پێویستە ئێستا ئەگەر ئەو داهاتە زەبەلاحەی میلەتیان لەبەردەست نەبێ فەرقیان چییە لەگەڵ ئێمە ئەوانیش ناچارە بن بە بودجەیەکی کەم بە پارەیەکی کەم بێن ئیدارەی هەڵمەتی هەڵبژاردن بکەن ئەو ملیۆنان دۆلارەیان لەبەردەست نابێت کە ئیرادەی خەڵکی پێ بکڕن جادەکانی پێ ڕەنگپۆشکەن ئەوەی کردویانە حسابی ملیۆنان دۆلارە بە $1,000,000 و بە $2,000,000 و بە $3,000,000 خەرج دەکەن لە فلێکسەکانی هەڵبژاردن و پۆستەر و ئەوەی کە هەیەە نوێنەرەکانی ئێمە خەڵکیی ئازا بوون توانیویانە ئازایانە ڕوبەڕووی دەستەڵات ببنەوە و نەترسن لەوەی کە چیان پێدەگوترێت چیان بەرامبەر دەکرێت بۆیە ئەوەی کوژراوە لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق و شەهید بووە نوێنەری کۆمەڵ بووە کە مامۆستا محەممەدی سەنگاویە ئەوەی ئەمری قەبزی بۆ دەرچووە نوێنەری کۆمەڵ بووە ئەوەی حەسانی پەرلەمانی لێوە گیراوەتەوە نوێنەری کۆمەڵ بووە یخۆ ئەوە باجی ئازایەتیە باجی ئەوەی بۆ خەڵکیی تێدانیە